سڵاوتان لەبێت هیوادارم ڕەمەزانێکی پڕ لە خێر و خۆشیتان بەڕێکرد بێت ئەم چەند ڕۆژە لە پرۆگرامێکی دیکەی ڕەمەزانی گوندەکانەوە هاتوومەتەوە بۆلاتان. ئەمڕۆ لە گوندی دێکۆنم. دێکۆن لێرە هاوسنوورە لەگەڵ هەریەک لە گوندەکانی خارگەڵان و گۆمەلار و لە ڕووی ئیداریشەوە سەر بە ناحیەی خورماڵە و لەلایەکی دیکەشەوە نزیکە لە گوندی ئاوایی ڕۆستەمبەگەوە. ئێرە پێی ئەوترێت ناوچەی نەوڕۆڵی تەخت. ژماری دانیشتوانی ئەم گوندە زیاد لە 6 ماڵە. پێشتر ئێرە نزیکەی 100 ماڵی لێ بووە، بەڵام ئێستا ژماری دانیشتوانەکەی کەم بووتەوە بەهۆی ئەوەی کە خۆیان باسییانە کرد سەرچاوی ئاویەکانیان نەماوە و کە جۆگەی دەلێن بووە پشتیان پێبەستووە بۆ ئاودێری و بۆ خواردنیش و لەگەڵ ئەوەشدا گەنجەکانیان بێکارن نازان لە نێو گوندا چی بکەن بۆ ژماری ماڵەکانیان ڕووی لە کەمبوونەوە کردو و خزمەت گوزاریشیان کەمە لە نێو گوندەکەیە. گوندێکی جوانە سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵن بەڵام کاری سەرێکیان کشت و کاڵکردن و وشکەدانە بەهۆی ئەوەی کە ئاویانە ناتوانن کە زەرعات بکەن لە وەرزەکانی دیکەیە. ئەمڕۆ لەگەڵ ما بن بۆ ئەوەی کە ڕۆژانی مانگی ڕەمەزان لە نێو ئەم گوندە جوانەیە نیشانی ئێوەی بدەم و ئێوە ژیانی گوندنشینانی گوندی دێکۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ببینن. سرچاو یخوا بخیر من سر بخیر بیا خاصه الحمدلله والله باشا لخوا بزیابی باشا الحمدلله دەموباستان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان والله لخوا بزیابی خۆشە لەخوا بزیابی جوەکەی خۆشە و الحمدلله لەخوا بزیابی بەڵێ بەگشتی باسێکی دێکۆنم بۆ بکە ئێوە هەمووک ئەنجومەنی گوند وەک بەڕێوەبەری قوتابخانەی دێکۆنیش بەڵێ ئێمە وەکو گوندی دیەکۆن نزیکەی دەوری هەفتا ماڵە بین سەر بە ناحی خوورماڵین لە پارێزگای هەڵەبجە ژیان و گوزەرانمان بە ساڵانی ڕابردوو بە ئاومان هەبوو زەرعات و شتمانە کرد بەس ئێستا ئاوەکەمان نەماوە هەر خەریکی وشکەدان و ئەوانین بەڵام زۆربەی دانیشتوانەکەی هەمووی موچە خۆرن ئەنی بە ژیان و گوزەرانیان موچە خۆریە. پێشتر سەرچاوی ئەوتان کوێ بۆ ئێستا وشکی کردووە نەماوە؟ وەڵی سەرچاوی ئاومان سەرچاوی زەڵم بوو دەلێن بۆ جۆگەی دەلێن جا ئێستا جۆگەی دەلێن نەماوە وەکو جاران ماوە جۆگەکە ماوە بەڵام ئاوەکەی سەد و مەشروعی گەورەی لێ هەڵکراوە دانێکیان بۆ هەڵەبجەی شەید دانێکیان بۆ خوورماڵ ئیتر بە حکمی ئەوە ئەو ئاوە بۆ ئێمە وەک پێویست ناگاتە لامان ئیسفادەی لێ ناکەین. ینی ئەوانە کاریگەریان کرد سەرەوەیکەی تر ئاوەکە بۆ ئێوە هیچ سوودێکی نەبێ بۆ کشت و کاڵکردن؟ بەڵێ وەڵڵاهی ئێمە تەنها پشتمان بە جۆگەی دەلێن ئەبەست بەڵام ئێستا ئەوە نەماوە زەویەکانمان هەموو یەکەین بە وشکەدان و گەنم و جۆ. پێشترتان کرد بەچی چی زیاتر چ بەروبوومێکتان هەڵی پێشتر پەموو ئەکرا گوڵەوە ڕۆژە ئەکرا زەڕاد ئەکرا تووتن ئەکرا بە زۆری دوای ئەوە بستە ئەکرا بڵێن علی بابا ئەوانە ئیتر ئەو زەرعەتانە هەمووی ئەکرا بە حکمی ئاوەکەی زۆر باش بوو ئاوی دەلێنیش هەتاکو لا قشلاخە ڕوتە ئەڕۆ یعنی ئیمامی زامن تا ئەو سەر بەڵێ تا ئەوێ ئەو جۆگەیە ئەڕۆشت بەڵام ئێستا ئەو ئاوە نەماوە. وەکو دانیشتوێکی گوندەکەەوە وەکۆش کە ینی ئەمە کێشێکی گەورەیە لە گوندەکەی هەڵتان نیاوە کە سەرچاوەیەکی ئاو یاخۆت بیرێکی گەورە بۆ ئەوەی کە بتوانن زەرعات هەر هیچ نەبێ بەشی خۆیان هاوڵاتیان بکەن لە ناو گوندەکەیە داواتان نەکردووە کە بۆ تام بکرێت؟ بەرەوەڵا زۆر ڕۆشتوین بۆ لایەنە پەیوەندیدارەکان ڕۆشتوین هەتا بۆ هەر لە ڕێی مدیر ناحیە و قایم قام و محافظ و هەتا لای وەزیر ڕۆشتوین ئیشمان لەسەر کردووە ئیتر ئەوان
هەموو قسەیەکیان ئەوەیە ئەڵێ ئینسان لە پێش زەرعات و کشت و کاڵەوەیە ئێمە ئاوەدانکردنەوەی شار و ناحێ و شوێنەکان بەلامانەوە زەرورە تا کشت و کاڵ جاتێ بە حکمی ئەوە حتا بێبەشیان کردوین لەو ئاوەی کە خۆشمان بۆریەکە بەناو ئاوایەکەمانە ئەڕوە بۆری ئاوی خواردنەوەی هەڵەبجە چەند جار سەردانی لایەنە بەر پەیوەندیدارەکانمان کردووە ئامادە نەبوون هاوکاریمان بکەن کە ئەلەو ئاوە بەشمان بدەن هەر بۆ خواردنەوەی خۆشمان نە بەخوانیمانە ئەوە حەزمانە کرد ئەوە بواە بەڵام ئێستا هەمانە بیرمان بۆ لێ دراوە بەڵام بیرەکە تاعاان ئەو ئاوەی کە جاری بێ و بخرێتە سەر تەنکی و خۆی بێ فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە مەسەلا بە مزاخە ئیشکات و ئەرک و مەسەلا کولفەی لەسەر دانیشتوانی گوندەکە بێ ئەویان بۆچی ینی هەوتانیاوە بۆ نمونە ئێوە لەبەر ئەوەی کە ئەو دوو پرۆژی ئاوە کراوە ئێوە بێ ئاو بوون هەر هیچ نەبێ ئاوی خواردنەوەکەتان بۆ واللهی تر هەوڵی زۆرماندا بەڕاستی گویان لێ نەگرتی عليك السلام ست شاوكم بخير بن يا اخو سپاسك رمضان لا خو بزاوي بدوامي شكر لا والله مانو نابن روزانه ايوا اجلشتانه بن والله كاتقي خوشه فصلقي خوشه نه والله ما نقولكي باشه زور ما نابين فصلقي خوشه ورمضان شهر اعتياديه بلا مانو تري صراحتين مرمالاتك تاكيد دوره خنه وليره لديكونه والله زۆر دووریان ناخۆینەوە هەر بم دەوری ماڵانایە بم جارە مەجالمان نییە مەگەر ماوەیەکی هێترێ بین بۆ کەژە تراوە دەوی بیزە ڕۆژێکی تر ببین بۆ کەژە گینا ئێستا مەجالمان نییە تۆزێ باران باریوە شکل لەوەڕ باشە لەخوا بەزیابێت لەخوا بەزابێت وڵا باران باریوە بارانی باش باریوە لەوەڕ هەیە و زستان چیان بۆکەن بۆ لەوەڕ وڵا زستانە تر پوش بینە بۆگەین کایان بۆینەوە کایان بۆینەوە تر بۆ زستان هەر لە ژوورە کایانە دێنی کە هەر لە پاشەوەی کە گەرم و جۆڕنەوە ئیتر ئەوە هەڵاگرنی بەڵێ ئەوە بە هەباشە شدە ئیکوتین کۆیەکەینەوە ئیکوتین و یعنی نەماڵ و بەزستان ئەوانە دێنی چەند ساڵێکی ئەویش گران بووە وردە وردە وڵا لای ئێمە 2 ساڵە باشە باشە هەرزان بووە پێ چونکە باران و شتەکە بوو کا زۆر بووتی لەبەرەوە کە هەرزانە زۆر گران نەبوو گەنجی شوانی تەکرد بەخوا وەڵە بچی وڵی دەمێکە خەریکینەوە 5 ساڵێکە خەریکین بەخوا ماشەڵڵا هەر گەنج و جوانی نەڵیت پێیوتم پیر بووە بەس وتم بزانم ها کاتی کە زۆر گەنج بووی 20 ساڵ و 25 ساڵوانێک شوانی بەخوا کەمتر نەوەڵا ئەوە دەی 10 ساڵێکە خەریکین دێرێ بەخوا قرس نییە وڵی ناڕەحەتە بەتر فێر بووین لەگەڵ گوێ نادێنی فێر بووین چونکە فێرەکانی یارمەتی تێن ئێستا شکری شەڵە ئاسانتر وڵا لەخوا بەزای مناڵەکان یارمەتی مێن وتر دایکیانە و مناڵەکانی ئەو مەکتەبیان تەواو کردو بە بێیتر بخۆیان مەجبورن لە شیان ساغبیانی خوێندنیشان لێرە تەواو کردووە بەڵێ خوێندنیان تەواو کردووە عليك السلام بەستان قوربانم خوا سەلامت خوا بەخێر باسی گەنجانی دێکۆن وڵا باشە شکر الحەمدولای خوا سەلامت بیا ڕەبی چەند گەنجی لێرە وڵا بیان ژمێرین بە 50 وڵا زۆری لێیە بەس ئێستا زۆربەی دەرچووە لە دیێکا خەریکی ئیش و کار و کاسپی ئەو شتانەیە دەچن بۆ شارەکان کە کەمی لێرە ماوە دەوشی لێرە مابیان بنمە مەعاشێکی شتێکی یان بۆ خەریکی حیوانداری ئاژەڵداری خەریکی زەرعات خەریکی شتێکە گەنجەکان بە پەنجەی دەست بژمێری لە گوندەکانە بۆ گوندێگە ڕۆین گەنجمان دەست ناکەوێت لێرەش وابزانێرەش کەمی لێوە ئەرە وڵا زۆربەی ئیسام خۆم منە تقریبن 6 مانگاتومەتە بۆ ئیرە پێشتر ماڵم لێرە نەبوو چەند ساڵێک ماڵم لە سلێمانی بووی ساهاتومەتە بۆ ئیرە وەڵام شیکاری نەخۆشیەکانم تاوا کرد 5-6 ساڵە تاوام کردووە دامزران نشت نیەتی مەجبورین خەریکەم حیوان شتە بین ماشەڵڵا بەشەکەش زۆر باشە بەس ئیشەکەش خۆشە لێرەوە نییە لە ناو گوند شکر الحەمدلله مرتاحیم پێی شوانیەکی هەر لێرە یارمەتی بۆ وڵا بەیەکۆیکین زیاتر هەردووکمان بەیەک و یارمەتی شوانی وڵا باشە الحەمدلله سوپاس بۆخوا برایەکی کەش هەیە هەر خوێندنی تاوا کردو ئەوان ئەویشدا نەمەزراوە ئەگەر عنیێستا تۆ بەشەکەت بۆ بەشی تەندروستیە ئەتوانی خزمەتکەی لە گوندەکەی خۆتا یەکێک پێویستی بەشتێ بێ وڵای زین چۆنە ئیسا ئێمە چونگە بەشەکەمانینەوە ئەو خستخانە شتەکەی تیانە گوندەکەمان کە بچینە ئەو بۆ بەشەکەی من بنکەتان نییە بنکەی تەندروستیمانەیە بەس هەر بنکەی تەندروستیە
تاقی گەشتیان تەبچینە تاقیەکان ئیشکێن و خۆ بەخشێ و کوشتێک ئەتر لە ناحیەکانە لیان ناحی خوورماڵیمچی بۆ هەڵەبجە خۆشە خزمەتکی لە ناو گوندەکەدا گوندەکە وڵاکە ناو گوندەکە هەبێ بە خۆشحاڵیەوەیکەین بەسکە نەبووتر دەسەڵات نییە گرنگەوەیکە لە شوێنێکدا بمەزرێت هەر شوێنە بێ هەر خزمەتێکی الحەمدلله وڵا لە هەچکوێ بێ شکری خواکەین سواز بۆخوا لە هەچکوێ بێ هەر وڵاتی خۆمانە خوورماڵ بێ هەڵەبجە بێ سلێمانی بێ هەچکوێ بێ هەر وڵاتی خۆمانێت لە هەچکوێ بێ خزمەتی خەڵکی خۆتەکەی باشی دایەکیان ئەحواڵ بەخێر بێسەرە و چاوە دەنگ و باس باشیش کرد بێەوەی بیا باسی ژنانی دێکۆن هەڵا باشن شکر سپاس بۆ خوا لەخوا بەزییا واران دانیشن بەیەکەوە لە دەرەوە نەوەڵە نانە دەرەوە خەت من نامە دەرەوەی سەر نازان بۆ ئیشێکم بۆ هاتم لەش ساغ بێت چێکی لە ماڵەوەی شوشتان چی هەیە وڵا ئیشم ڕۆژووە گرم و دانیشم بۆ خۆم وتر هیچ بەگەنجی هینوشتان هەبوو مەڕووماڵات بۆیە مەشغوڵی ئەوە بوو نایوانیەتە بوومان بەڵێ بوومان مەڕمان بوو مانگامان بوو بەخێومان ئەکرد ئیتر مەزانی جوانیە بەیانی تا ئێوارە بوو خەریک ئەرە وەڵا باشترە ئەرکتانە ئیشێکم نییە نەوەڵام ناڵیشتم لەسەر ماڵ نەما هەر خۆم و پیاوەکەن لە ماڵا بۆ خۆمان دانیشین لەش ساغ چاوەڕێکن تا ئەسروتر دەستکەن بە چێش لێنە ئەرە وەڵا سعات چەنەوە دەسەکی بە چێش لێنە وڵای لە سعات سێ و نیوە خەریکە بم تا چێشت بێگات و وردە وردە و ماڵە گەورە نێسە زوزوو قەرەباڵ ئەرە وەڵا خوانێ بڕۆ کوڕ و کچمانەیە یێنۆ دانیشن زۆرە بین شتەکەن بەیەکەوە خۆشە ئەرە وەڵا خۆش لەشتان ساغ بێت ئێرە هەر پێشتریش لە دێکۆن بوو یاخۆت تازە هات لێرە ژیاوم لێرە ژیان بەڵێ ماڵ باوکم لێرە بوون لەش ساغ بێت خۆشە دێکۆنوان ئەرە وەڵا خۆشە لە هەموو لادیەکان خۆشترە گوندێکی خۆشە زۆر زۆر سەر سەوزی ئەرە وەڵا تا مانگی چەند ئێرە ئاوا سەوز و جوانە وەڵا هەتا مانگی حوت و ئەو ناوە هەر سەوزی هەیە بەڵێ ئیتر لەوە لا گەرمە ماڵاتەکەی تەنها بزنە مەڕی لێ نییە ئیشەکە و زۆر قورسە چاودێریکردنی بزن زۆر زۆری زعاجە چۆنی چۆنی باشی بەخێرن سەر دەنگ و باسە وڵا لەخوا بەزای باش باسی لەگەڵا ئەم بزنانەیە بەخوایتە بڵێن چین تۆزە ناڕەحەتە بەزی تر چارمان ناچارە ئەی دەنگ و باستان لەگەڵ ڕەمەزان وڵا لەخوا بەزای باشن شکر ئارە وڵا لەخوا بەزای بێ وا لەشتان سەلام ئەو شاخەوە بۆ ئەوەی لێ هاتووە وڵایەوە هەر توخماتی وایە ناوەڵا هەر خۆی وایە توخماتی وایە شێوازینەکی وایە عزیێتی ڕەفقەکانی ناوەڵا فەقیریشن بەس بەقە و کوردیەکە هارنین ئەی بۆ ئەمە خەڵکی کوێن وڵا خەڵ منتیقی خۆی قەندی لۆ ناون لەوێ ناونتان بەڵێ توخماتیان ئەو سەگات ئێرە بەڵێ ئەمان فەقیرترن ینی لە کوردیەکی ئای لەوان فەقیرتر نارەوەڵا چاودێریکردنیان قورستر وڵا قورسە زۆر چەند ساڵە شوانی وڵای تقریبان 3-4 ساڵە پێشتری ژار هەما بۆ بەسی دابڕین لێ ئێستا 4 ساڵە بە بەردەوامی شوان بەڵێ بەڵێ بە مانگی ڕەمەزانە ئیشەکەتان قورستر نییە وڵای قورسرە بەرەوەڵا بەس باشی بۆیە تۆزێت جەوەکە فێنکە و ڕۆژگاریش کورتە ئەی کاتێکە گەرم بوو ئەو کاتە وەزعتان بەخوا ناڕەحەتە زۆر چەند سەرمەڕ یاخۆت بزن هەر چەندێک بێت کە ئێستا ئیتر ڕاهاتوی لەگەڵ ئیشەکە هاتوانی چاودێریام کە یاخۆ دەتوانی سەیتەرە بکەی بە سەریانە وڵایی ڕاستیەکەی تۆزە شوێنمان کەمە مسافی کەمە شوێن لە وەرگیان کەمەینا تا 150 سەر 200 سەر کێشە نیاسایی
جۆگەی ئاوی دەلێنی پێ ئەوترێت ئەم جۆگەی ئاوە بە نێو دێکۆندا ئەڕوات کاتی خۆی لەم ئاوە چ خواردنەوە چ کشت و کاڵکردن پشتی پێ بەسراوە سەرچاوی ئەم ئاوەش زەڵمی ئەحمەد ئاوایە و بە جۆرێک زۆر بووە ئەم ئاوە هەتاوەکو ئەو بەری شەقامەکە هەتاوەکو ئەو بەرەوە ڕۆیشتووە کە پێوترێت ناوچەی نەوڕۆڵی سەخت ئێرەش بەشی ناوچەی نەوڕۆڵی تەختە کە خۆیان وای پێ ئەڵەن خەڵکی ئەم گوندە و خەڵکی گوندەکانی دیکەی سەر بە نەوڕۆڵی ئەم ئاوی دەلێناوەنە زۆر بووە پشتی پێ بەستراوە بۆ مەرەزەکردن نەو بەری جادەوە لە قشلاخە ڕووتا مەرەزیان پێکردووە بەڵام ئێستا تەنانەت بەشی خواردنەوەی ماڵانی گوندی دێکۆن ناکا کە ژماریان ناگاتە هەفتا ماڵەوە بۆیە ئاوی خواردنەوەیان نییە و بە چەندکەری تایبەت بۆیان دابینکراوە یاخود بە شێوازێکی ئەوەی کا بیریان بۆ دروست کراوە لە نێو گوندەکەیە و ناشتوانرێ پشتی پێ ببەسرێت تەنانەت بۆ کشت و کاڵکردنیش چونکە دوو پرۆژەی لەسەر دروست کراوە و ئاوەکە زۆر زۆر کەمی کردووە. نەریتێکی زۆر جوانم بینی لە ناو دێکۆنە ئەویش ئەوە بوو خانمان پێکەوە لە هەموو تەمەنەکان ئاهاتنە نێو مزگەوتی گوندەکە و پێکەوە ختمی قورانی پیرۆزیان نەکرد پێکەوە دانیشتبوون گویان لێگرت و ئەمێ بزانم دوای ئەوەی کە ختمەکەیان تەواکەن یاخود پێش ختمەکە چیەکەن بەیەکەوە ئەچمە لای یەکێک لەوانی کە لە نێو مزگەوتەکەیا بۆ سڵاو لەبێ خاتمگیان سڵاو تۆش باشیت خێر ئەخوا باستان لەگەڵ ڕەمەزان لەخوا بەزێ زۆر باشین چەند ڕۆژە دەستان بە ختم کردووە یە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە ڕۆژی چەند جوز ختمەکە دوو جوز زۆر باشیان ئێستا گەیشتونەتە تقریبی جزئی 20 باڵێ وانیا ئەمە دی ڕەمەزانە گەیشتونەتە جزئی باڵێ لەشتان ساغ بەیەخوا سەلانیان کاڵس نەخۆ چێکەن لە ناولادێ وەڵی ئەوەی مەڕووماڵاتی بوێت هەڵەسێ بە سەروەختیەوە ئەچێت تااقەتیانەکە ئەوە شینەی بێ بە خۆیتر هەرۆکو شار وایە خەوینتانی هۆڕۆ بە ڕەمەزانە ئیشەکانتان قورستر نییە جگە لەعن ڕۆژانی یاسایی نەوەڵا بە حکمی ئەوەی کە ئاو نییە لە لادیەکە بۆ زەرعات وشت ئیشمان قرس نییە زۆر زۆر گرفتی ئاوتان هەیە باڵێ بە زەرعات باڵێ بۆ ماڵەوە هەتانەشکۆ بۆ ماڵۆ شکر بۆ خواردن هەیە بەس بۆ زەرعات نیمانە جاران زەرعەتانە کرد باڵێ چیتانە کرد وەڵا هەموو شتەکرا هەتا ئاو بوو هەموو شتەکرا ئیتر شووتی بوو کاڵک بوو پەموو ئەکرا ئەوسا توت نەکرا ئەوسا گڵۆ بە ڕۆژە زەڕات ئیتر هەموو شتێکەکرا ئیستا ئاوەکە نییە ناکری سڵاو لێ ماڵ سڵاو سەرچاوم بەستان سەلامەتی سوپاس دەکەی ئێوە لە هەڵەبجەوە هاتون ئەبێ پێ بڵم دەنگ باستی هەڵەبجە و دێ وەڵایی لەخوا بەزیابێ هەردوو لا باشە سەلام ئەوە بزانم ئێرە و پێخۆشترە و توتە ناڕۆمەوە وەڵاهی هەردوو لام پێ خۆشە بەس بە حکمی دەوامەکەم لێرەیە و ئیتر بەهۆی تێکەڵاوی لەگەڵ لادیەکەیە چەند ساڵێک زۆرە لێرەم بڕیارم ما لێرەم بمێنمەوە چەند ساڵە لا دێکۆن وەڵاهی لێرە تقریبەن نزیکی 11 ساڵە یانزە قۆناغی جیاواز مناڵە بەڕێک بەڵێ بەڵێ تاوان بە دڵنیایەوە
خەڵکی دێکۆن چۆنن ئەوەی کە تۆ لەگەڵیان واللهی خەڵکێکی خزم دۆست و بڵین میوان دۆستن بەڕاستی ئێسێ من وەکو خۆم وا هەڵسو کەوتەکەم ینی ئەوانیش بەو شێوە هەڵسو کەوت لەگەڵ مناکەن کە وەکو دێکۆنیەک سوپاسیانەکەم تەبعاً مانەوەشم لێرە بەهۆی چاچی و میواندۆسی ئەوانەوە بووە مانگی ڕەمەزانیشە لێرە بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە بەڵێ لێرە لە نزیک قوتابخانەکە مێنیتەوە یاخۆت لە ناو گوندی هەر لە ناو گوندەکەیە بەڵێ ئیتر بووی بەشێک بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە قوتابیانی ئێرە ئاستیان چۆنە دەنگ و باسییان وەڵا قوتابیانی ئێمە سوپاس بۆ خوایانی لە چاو مەکتەبەکانیکە ئاسیان زۆر زۆر باشە ئێستا ئێمە تەلەبەمان هەیە هەر لەم مەکتەبەیە پەروەردەی دەستی ئێمە بووە لە قۆناغەکانی قۆناغی زانکۆیە زانی زانکۆشی تەواو کردووە زۆر بەسەرکەوتوی هەنێ لە کۆنلەکانتان هەیە دوو خوێنکار سێ چوار خوێنکاری کەمیلیە مش کاریگەری زیاترە بێوانە خوێنکاری گوندەکان بەڵێ بەڵێ 100% ئەوەش کاتی زیاتر بە مامۆسا ئابەخشێ و تەلەبەکەش زیاتر بەشداری پێکات و تێگەشتنیان باشترە بێت. سەرچاوەکانم بەخەوی سەرچاو سوپاس و باسی دێکۆن لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان وەڵا شکر بۆ خوایەمە وەکو گوندی دێکۆن هەموو ساڵ نەگەم ساڵ گەرم و گوڕین لەگەڵ ڕەمەزانە لەگەڵ ڕۆژوە لەگەڵ جمعە جەماعەتە هەموو ڕۆژانێکی بڵێن ئێوارانی ڕەمەزان لێرە هەندێک جار لێرە ئیفتاری ئێوارانمان هەیە برایەکی بەڕێزمان هەیە کاگەمیر ئیفتارمان بۆ ئامادەیەکا لێرە وەڵی تر بەپێی توانای خۆیەتی زۆر جار ئفتار خواردنێکی سوکەیە هەروەکو بڵی سوپێک دروستەکە یا بڵێ نسکێنەیەکە شیرینیە بەڵێ ئەشتانەمان هەموو هەیە ئامادەیەکرێت و لێرەتر ئفتارەکەین و نوێژەکەین و جەماعەتمان هەیە و لێرە لەخوا بەزابێ خەڵکەکەش گەرم و گوڕە بۆ نوێژ و بۆ عیبادەتی خوا زۆر گەرم و گوڕن لەخوا بەزیابێ ساڵکوی کە پێشنوێژیشی لە مزگەوتی گوندی دێکۆن جیاوازی ئەم ڕەمەزانە یاخود ڕەمەزانەکانی دیکە چی بووە بە تایبەتی لە ناو گوندەکەی ئێوەیە واللهی وەکو جیاوازێکی زۆروان نابینم چونکە ئەوەی ڕاستی بێ ئەمەی ئێمە کە لێرە نیشتەجین لێرە لەم گوندا وەکو ڕەمەزانەکانی تر وەکو هەموو ڕەمەزانێ تەراویحەکانمان گەرم و گوڕە لەخوا بەزیابێ اینجا وەکو پێشنوێژیش وەکو ئیمام من بەڕەسمی ئیمامی ئێرە نیم بۆ معلوماتان من کاری ترم هەیە بەڵام ئەگەر مامۆساکەمان لێرە نەبێ منش لێرە ئیمامەتەکەم ئتر ئیمامەتی فەرزەکانی تر بێ یاخۆ غیری ڕەمەزان بێ یاخۆ تەراویحەکان بێ ئەگەر مامۆساکەمان لێرە نەبێ من موجودم لێرە ئینشاءالله بە پشتیوانی خوا من ئیمامەتەکەیەکەم ئەو گوند خۆشتراوانە ئەگەر ئەو کارانەش بکەیت یاخود ئیمامەت بکەی پێشنێژی بکەی ئێرە خۆشترە تا ناو شاروانی بۆ خۆشیەکەی تەبعاً گوندنشینی یا خودلادێ چێژێکی تایبەتی خۆی هەیە زیاتر کۆمەڵایەتی بەهێز پەیوەندی کۆمەڵایەتەکەمان بەهێزە لەخوا بەزیابێ تا ئێستا هیچ کێشەیە هیچ مەشاکیلە لە گوندەکەمانانی شکر بۆ خوا هەموو وەکو براوین هەموو کەین ئەم مزگەوتە لێرە هەموو وەکو عائیلەیەک هەڵسو کەوتەکەن لەگەڵ یەکانە ئەوەی کە بڵێ وەڵا ئەمە فڵان کەسە و ئەمە فڵان تیرێ ئێمە هەمووان خێزانێکین لێرە پێکاتنا گوندەکەمان پێکێناوە شکر بۆ ڕەب العالەمین کێشەمانیە تا ئێستا شەوانی قەدر چی لێرە ئەمێننەوە لە نێو شەوانی قەدر هەموو ڕەمەزانە شەوانی قەدرمان هەبووە بەڵام وەکو ڕەمزی کە بڵێم تەواو من لێرە ببووم من خۆم وەکو ئیمامەت لێرە نیم بەس بەنیازی لێرە ئەم پار لێرە نەبووم بەڵام ئەمساڵ ئینشاءالله ئەگەر پشتیوان بخوا خەڵکەکە وجودی هەبێ هەر وجودیشان هەبووە ئیتر ئەگەر بەرنامەیەک هەبێ بۆ دای ڕێژین بۆ شەوی قەدر ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله پرۆگرامێکی دیکەی ڕەمەزانی گوندەکانم پێشکەشکردن هیوادارم بینینی سروشتی جوانی گوندی دێکۆن و نیشاندانی ئەم دیمەنە جوانانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بوو بێتە جێگای سەرنج بۆ ئێوە و دڵخۆش بوو بن بە بینینی بەرنمەکە ئەوەی زۆر گرنگە بەلامەوە بڵێم گوندی دێکۆن گوندێکی هەتا بڵێ میوان دۆستن و گوندێکن کە پێت خۆشە
لە ناویاندا بمێنیتەوە ئەوەندەی کە من لەگەڵیان نابووم ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ لەگەڵیان نابووین هەستمان بە ئەوە ناکرد کە میوان بین لێرە هەموو ماڵیان بۆ کردبووینەوە و دەرگای ماڵەکانیان کراوە بوو خانمان بەیانیان هەڵدەستان و لە پاش کاروباری ڕۆژانەیان دەڕۆشنە نێو مزگەوتی گوند و وانی قورآانیان دەخوێند و ختمی قورآانی پیرۆزیان دەکرد لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەتاوەکو گوندێکی دیکە و ناوچەیەکی دیکە لەم هەرێمی کوردستانە بەخوای گەورەتان دەسپێرم و ماڵتان هەر ئاوەجان بێت.